ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ هەمووی خۆشەویستان و بینەرانی بەرنامەی تەوارەکان. بەختەوەرین کە جارێکی دیکە و بە بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنان هاتوونەتەوە خزمەتتان. بەرنامەی تەوارەکان بەرنمەیەکی تایبەتە بە ژنان و پرسە پەیوەندیدارەکانی ژنان لە ئێران و بەگشتی و لە کوردستاندا بە تایبەتی و تەوری ئەم جارەی بەرنمەکەمان تەرخان کردووە بە باسی توندوتیژی و هۆکارەکانی لە کۆمەڵگای ئێراندا. بەڵام سەرەتا وەک نەریتی هەمیشەی بەرنمەکە چەند هەواڵێک سەبارەت بە دۆخی ژنان دەبینین و دەبیستین و دواتر دەگەڕێنەوە بۆ لاتان. ڤیان دەخیل نزیکەی 4,000 ژنی کوردی ئیزەدی لە دەست داعشدان. ئەندامێکی کوردی پەرلەمانی عێراق جەختی لەوە کردەوە 5422 شارومەندی کوردی ئیزەدی لەلایەن چەکدارانی ڕێکخراوی تونڕەوی داعشەوە ڕفێنراون. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، ڤیان دەخیل ئەندامی کوردی ئیزەدی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ڕێکخراوی تونڕەوی داعش 5422 هاوڵاتی کوردی ئیزەدی ڕفاندووە کە لە نێوانیاندا نزیکەی 4000 ژن بوونیان هەیە. ئاماژەشی بەوە داوە کە ئەو ژنانە لەلایەن داعشەوە درەندانەترین تاوانی دەرونی و جەستەییان بەرامبەر دەکرێت و لە بازاڕەکاندا کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. بۆیە داوای لە حکوومەتی عێراقی فیدراڵ کردووە هەنگاوی ڕاستەقینە بنێت و کار بۆ گەڕانەوەی ئافرەتانی کوردی ئیزەدی دەست داعش بکات. لە سەرەتای مانگی 8 2014 ڕێکخراوی تونڕەوی داعش هێرشی کردە سەر شارۆچکەی شنگاڵی سەر بە پارێزگای نینەوە و هەزاران هاوڵاتی کوردی ئیزەدی شەهید کرد و هەزارانی دیکەشی لێ ڕەفاندن. دواتریش وەک جاریە مامەڵەی لەگەڵداکردن و لە بازاڕەکانی عێراق و سووریەدا کڕین و فرۆشتنی پێوەکردن. گوایە ئەوانە جاریەن و وەک سەرچاوەیەکی داهاتی خلافەتە ئیسلامی ڕاگەیەندراوەکەی داعش سوودیان لێ وەرگیراوە. ژنێکی چالاکی بوغاری منداڵان چارەنووسی نادیارە. پاش 6 مانگ لە دەست بەسەربوونی ئاتینا دائیمی چالاکی مەدەنی و مافی منداڵان هیچ هەواڵێک سەبارەت بە چارەنووسی لە ئارادان نییە. بەپێی هەواڵی هێرانە، ئاتینا دائیمی 6 مانگ پێش ئێستا لەلایەندام و دەستگا حکوومەتیەکانی ئێرانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراوە. بەڵام تا ئێستا سزای دادگای ئەم چالاکە ڕوون نییە و بەوتەی دادوەری دۆسیەکەی ڕەنگە لە سەرەتای مانگی گوڵانی ئەمساڵەوە حکومی پێ بدرێت. وەک هەواڵەکە باسی دەکات، پێشتر چاودێری دۆسیەکەی ئاتینا دائیمی داوای لە دادوەری لەقی 28 دادگای ئینقلاب کردبوو کە ماوەی دەست بەسەربوونەکەی دووبارە بکاتەوە و ئازادکرانی ئەم چالاکە مەدەنیە بە بارمتە ڕەت بکاتەوە. ئاتینا دائیمی لە 29 خەزەڵوەری ساڵی 93 هەتاوی لە ماڵی خۆی دەست بەسەر و بە تۆمەتی پروپاگەندە دژی نظام، تێکدانی ئاسایشی گشتی و سوکایەتی با خامنەیی بۆ ماوەی 3 مانگ لا گرتوخانەدا دەست بەسەر کراوە. کنسرتی گروپی موزیکی ژیوار بە دەنگی خانمەگۆرانیبێژی کورد ژیوار شێخولئیسلامی بە شێوەی گشتی لە فەرەنگسەرای نێیاوەرانی شاری تاران بەڕێوەچوو. بەپێی هەواڵی ئاسۆی ڕۆژهەڵات، گروپی موزیکی ژیوار بە سەرپەرستی و بە دەنگی ژیوار شێخولئیسلامی بە جلوبەرگی کوردی ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان بە بۆنەی هاتنی نەورۆز کنسرتی گۆرانی و موزیکی کوردی و فارسی لە تەلاری سەرەکی فەرهەنگسەرای نێیاوەرانی شاری تاران بەڕێوە برد. ئەم کنسرتەی گروپی موزیکی ژیوار کە بۆ یەکەمین جار بە شێوەی گشتی هاوکات بۆ پیاوان و ژنان سازکرا لە 2 بەشدا بەڕێوەچوو. لە بەشی یەکەمدا چەندین پارچە موزیک و گۆرانی فارسی پێشکەشکران، لەوانە گۆرانی کرانەوە، گۆرانی فرین لەگەڵ هەتاو بە شیعری فەرەیدون موشیری، گۆرانی سرتە ئاڵۆزەکان، گۆرانی لەوپەڕی نورا و گۆرانی دایکاتۆ، گۆرانی شاری خاموش و گۆرانی ڕەنگی ئاوا. لە بەشی دووهەمیشدا کە تایبەت بوو بە موزیک و گۆرانی کوردی، گروپی موزیکی ژیوار بە جلوبەرگی کوردی ناوچە جۆراوجۆرەکانی کوردستانەوە هاتنە سەر سەحنەی کنسرتەکە. لە درێژەدا چەندین پارچە موزیک و گۆرانی کوردیان پێشکەش کرد، لەوانە گۆرانی خەیاڵی سوور کە پێشکەش بە کۆبانێ و هەموو کچان و ژنانی قارەمان و خەباتکاری ئەم شارە کرا، گۆرانی هەروایە، گۆرانی بۆ لای یاردەچم، گۆرانی قاسم خان و گۆرانی دەنگی فەرهاد. شانی باسە دوای تەوابوونی ئەم بەشەی بەرنامەکە، ئەندامانی گروپی موزیکی ژیوار لەلایەن ئامادەبووانەوە بە چەپڵە لێدان و پێشکەشکردنی چەپکە گۆڵ پێشوازیان لێکرا.
بەشداری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە کۆڕی ڕێزگرتن لە هونەرمەند شەیدا خەیرابادی. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەژدەی خاکەلێوە لە قاوەخانەی کولتوری زەرتۆشت بە بۆنەی هەوڵ و تێکۆشانی هونەرمەندی شاری سنا شەیدا خەیرابادی لە بواری هونەردا ڕێز لەم هونەرمەندە گیرا. بەم مەبەستە کۆمەڵێک لە ئەندامانی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەشداری ئەم ڕێوڕسمە بوون. جێگەی ئاماژەیە هونەرمەند شەیدا خەیرابادی لەم ڕێوڕسمەدا چەند بەرهەمێکی هونەری پێشکەش بە ئامادەبووان کرد. تند و تیژی بە دژی ژنان ساڵهای ساڵا بۆتە باسی سەرەکی میدیا و گۆڤارەکان و لێکۆلەران شرۆبە و لێکدانەوەی تایبەتی لەسەر دەکەن و جۆرەکانی تند و تیژی بە دژی ژنان لەوانە تند و تیژی بنەماڵەی کۆمەڵگا و سیستم وهەتەت دەدەنە بەرباس و لێکۆڵینەوە و زۆر جار ڕەخنەی ڕۆشنبیریشی ئاراستە دەکەن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە تۆڕە کۆمەڵایەتەکان پەرەیان سندۆ لاپەڕەکانی وەک فەیسبووک و ناوەندە زانیاریەکانی ئینتەرنێت بەردەوام و لە بۆنە جۆراوجۆرەکاندا وێنە و هەواڵگەلێک بڵاو دەکەنەوە کە پەیوەندی بە ژنانی قوربانی ئەم خەسارە کۆمەڵایەتیانەوە هەیە و لەو چوارچێوەیەدا دروشمی بریخەدار دەبینرێت. هەرچەندە پرسی تند و تیژی بە دژی ژنان باسێکی تازە نیە و بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بوونی هەبووە و ساڵهای ساڵا چالەکانی مافی ژنان لە ڕادەی نێونەتەوەیی خەباتی بەدژی دەکەن. بەڵام لە ڕاستیدا ئەم پرسە لە کوردستان کەمتر لە 2 دەیەکە پەنجەی خراوەتە سەر ئەویش بەهۆی بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگا بووە. ژنانی کوردستان توانیوانە لە ماوەی ئەم 2 دەیەدا ئەم پرسە زەخ بکەنەوە و بە خەسارێکی کۆمەڵایەتی بە کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگای بناسەنن. ئەم هەوڵانە سەرەتا بە ڕەخنەگرتن لە سیستم و یاساکانی دژە ژنان و هەروەها دابوونەریتی دواکەوت و دەستی پێکرد کە دەتوانین باز لە بەشداری نەکردنی ژنان لە پرۆسەی ئابووری سیاسی کۆمەڵایەتی تند و تیژی جەستەیی خەتەنەکردن واتە کەم ئەندامکردنی جەستەی ژن خۆکوژی کوشتن لەژێر ناوی پاراستنی شەرەف و ناموس و بەگشتی دانانی کۆسب لەسەر ڕێگەی گەشەکردنی ژنان لە هەموو بوارەکاندا بکەین. ئەم نمونانەی کە ئاماژەیان پێکرا هەمویان وەک تند و تیژی پێناسی تایبەت بە خۆیان هەیە کە چالاکانی مافی ژنان هەوڵیان داوە بە کۆمەلگان بناسەنن. لە بارودۆخی هەنووکەییدا بێگومان چاکسازی لە بواری سیاسی ئابووری و کۆمەڵایەتی هەر وڵاتێک کاتێک بە ئاکام دەگات کە لە بنەماڵەوە وەک یەکەیەکی پسووکی هەر کۆمەلگایەک دەست پێ بکرێ و تەنها کاتێک دەتوانین بە داهاتووی هەر کۆمەلگایەکی وادار بین کە پەیوەندەکانی نێوان ژن و پیاو لەسەر بنەمای مافی بەرابەر دابمەزرێ. چوارچێوە و جۆرەکانی تند و تیژی بە دژی ژنان لە بارودۆخی هەنووکەیی کوردستاندا بووەتە باسی سەرەکی میدیاکان و تەنانەت تاکەکانی کۆمەلگا ژگرنگی تایبەتی پێدەدەن. بەڵام ئەوەی جێگەی داخە نەبوونی ڕۆشنبیری و هۆشیاری زۆرینەی تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی ژنان لەسەر جۆرەکانی تند و تیژی شاراوەیە. بۆ ناسینی ئەم تند و تیژیەش ئەوە ئەرکی چالەکانی ژنانەکە گوێ بۆ ئازارەکانی قوربانیانی ئەم پەتان ماڵوێرانکەرە بگرن و ڕێگە چارەی تایبەتی بۆ ئەم خەسارە بدۆزنەوە. بە تایبەتی ئەم تند و تیژیانەی کە زۆر جار بە چاون نابینرێت بەڵام تەئسیری زۆر نەگەتیڤ لەسەر کۆمەلگا دادنێن. تند و تیژی شاراوە زۆر جار لە تەمەنی مناڵەوە لە ناخی ژناندا سورەی کردو و تا کۆتایی تەمەن کاڵ نابێتەوە. لە ڕاستیدا تند و تیژی بە دژی ژنان وەک نەخۆشێکی کۆمەڵایەتی و کللتوری بە ئەژمار دێک کە ئەگەر بە وردی بچینە ناخیەوە دەبینین کە زۆربەی هەرە زۆری تاکەکانی کۆمەلگا بەدەستێوە دەناڵێنن. ئەم نەخۆشیە بەبێ ئەوەی کە خۆمان ئاگاداری بین بۆتە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان و خومان پێوەگرتە و هرز و بیرکردنەوەمانی خستۆتە ژر ڕەکیفی خۆیەوە و بۆیە شوێنەواری زۆر نەگەتیڤی لەسەر خۆمان داناوە. هەنووکە کاتیوە هاتووە ژنانی وشیار ئاکام و شوێنەوارە نیگەتیڤەکانی جۆرەکانی تند و تیژی شارەوە کە بۆتە مەترسی بۆ سەر ژیانی ژنان بدەنە بەرباس و لێکۆڵینەوە. لە ڕابردوودا زۆربەی تاکەکان لەسەر و باوەڕە بوون کە تند و تیژی زۆرتر لەلایەن پیاوانی نەخوێندەوار و کەم داهات بە دژی ژنان ڕەوا دەکرێت و تند و تیژی بە دژی ژنانی چینی مامناوەند و دەوڵەمەند کەمتر
ئاوڕێ لێدراوەتەوە لە حاڵێکدا لە ناو بنەماڵە ساماندارەکانیش توندوتیژی بە دژی ژنان بەڕێوە دەچێت و تەنانەت بارە دەرونیەکەی زۆر نالەبارترە چونکە لە ناو بنەماڵە دەوڵەمەندەکانیش ژنان لە بواری ئابوووریەوە پێویستان بە پیاوان هەیە و پیاوان لەو بارودۆخە بە قازانجی خۆیان کەڵک وەردەگرن. ئێمە زۆر جار بە لاڕەدا دەچین و پێمان وایە توندوتیژی جنسی تەنها لەلایەن پیاوانەی نەخوێندەوار و کەم داهات واتە چینی هەژار بەڕێوە دەچێت لە حاڵێکدا پیاوانێک کە ڕادەی خوێندەواریان لەسەرەوەیە هەروەها زۆر خۆیان بە ڕۆشنبیر لە قەڵام دەدەن بە شێوەی زۆر دڕندانەتر توندوتیژی جنسی و دەرونی بە دژی ژنان بەڕێوە دەبەن و لەو نێوەدا ژنەکانیش لەژێر ناوی ڕاگررتنی ئابڕوو و کەسایەتیان بێدەنگی دەنێن و ئەم پرسە بە نهێنی دەمێنێتەوە. هەر لەم پەیوەندیەدا و توێژمان ئەنجام داوە لەگەڵ چالاکێکی سیاسی و چەند پرسیارێکمان ئاراستەی بەڕێزان کردو. یەکەم پرسیاریشمەوەیە کە توندوتیژی چییە و هۆکارەکانی سەرەکی و بنەڕەتی توندوتیژی بۆچی دەگەڕێتەوە؟ سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەی خۆشەویست و بینەرانی ڕۆژهەڵات تیڤی. توندوتیژی لە واقعدا ئامڵێکی نەرێنی زێن و ڕەوانی ئینسانە کە سەرهەڵدان و دروستبوونی زۆرێک هۆکار و بیانووی جۆرواجۆری هەیە. ئەم دیاردەیە زۆر بەکەمی لە کەسانێکی سالم و نۆرماڵ چاوەڕوان دەکرێت، بەڵام بەپێی ئاست و چۆنیەتی توندوتیژیەکە لە زۆربەی کەسەکاندا دەبینێت و لەوانەیە خۆشمان بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئەعمالی توندوتیژی بوو بێتین. هەر جۆرە تووڕەیی، هەڕەشە، تەخریبی شەخسیەت و بە تەواوی هێرشکردنە سەر هەر شتێکە لە کۆمەلگا وەک عورف و یاسای کۆمەڵایەتی دانراوە بە جۆرێک لە تاریفی توندوتیژیدا دەگونجێت. بۆیە لەوانەیە بەشێکی هەرە زۆری کۆمەلگا تووشی ئەم دیاردەیە بوو بێتن. بەڵام لێرەدا پرس ئەوەیە کە توندوتیژی لە چه حاڵەتێکدا نۆرماڵ نییە و وەک کێشەیەکی مەترسیداری کۆمەڵایەتی و مرۆڤی هەژمار دەکرێت. کاتێک فەت توندوتیژی بۆ تەخلیە و خەساردان لە ژیانی ئیجتیماعی بەکارهێنا، لێرەدا پرسەکە دەبێت وەک جۆرێک نەخۆشینی فەردی و کۆمەڵایەتی چاولێ بکرێت و ناو عنوانی بۆ دیاری بکرێت. بۆ نمونە ئەو کەسانێک کە شەخسیەتێکی تێکدەرانە و زیندە ئیجتیماعیان هەیە و خەسار دەگەن بە کۆمەلگا لە ڕوانگەی دەروونناسیەوە پێیان دەڵێن کە تووشی اختلالاتی سایکۆپات بوون. ئەمەیان ئەوەی کە لە ڕێگەی دەروونناسی و کۆمەڵناسیەوە توندوتیژی وەک دیاردەیەکی ڕەوانی و ئیجتیماعی تعریف کراوە و بەستەر و هەوێنی ئەم دیاردەیە لە ڕێگای زانستیەوە لێک دەدرێت. باشتر هەر لەسەر ئەم بنەمایەوە بە پێی تەوەری بەرنامەکە ئاماژە بکەم بە جۆرێک لە توندوتیژی کە پەیوەندی قوڵی بەم پرسەوە هەیە. توندوتیژی خانەوادگی و خێزانی. جگە لەو باسە تەخەسوسی و جیاوازە کە لە توندوتیژی دەکرێت، نەوعێکی زۆر گرنگ و ئەساسی لە توندوتیژی بوونی هەیە کە زۆر لە کۆمەلگا نابینرێت. ئەمەش توندوتیژی بنەماڵەیی و خێزانی پێدەڵێن. توندوتیژیە کە لە فەزای ماڵ و لە پەیوەندی خصوصی ناو خێزانەکاندا ڕوودەدات، لە یەکچێنەگەیشتن و جیاوازی فکری و شخصیەتی هەرێک لە ئەندامانی بنەماڵە دەتوانێت هەوێنی ئەم جۆرە توندوتیژیە بێت کە بەداخەوە ژنان بەهۆی ئەوەی کە لەگەڵ دەرەوە کەمتر لە پەیوەندیدان و دەنگیان کراوە قوربانیانی ئەسلی ئەم جۆرە توندوتیژیان. ئەم خشونەتە کەلامی و ڕەفتاریە زۆرتر لەلایەن جنسی نێرینەوە ئەعمال دەبێت و بەداخەوە لە زۆربەی هەرە زۆری کۆمەلگای ئێمەدا لەگەڵ ئەم کێشەدا ڕوبەڕووین و معموڵەن هۆکاری سەرەکی خەساری گیانی و ڕەوانی لە ژناندایە و لە مواردێکیشدا بووە بەهۆی لە ناوچوون و کوشتنی ژنان. بەپێی ئەم تاریفەی کە لە توندوتیژی خانەوادگی کردمان دەبینین کە بەشێک لە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ بنەماڵە و دەتوانین بڵێن ئەساسی ئەم توندوتیژیە لە بنەماڵەدا دادەنرێت کە هەر وەک دەزانین لە کۆمەلگای ئێمە بەهۆی زاڵبوونی فەرهەنگی پیاوسەلارانەوە کە بە پیاوان ئیجازە و دەرفەتی ئەعمالی قودرەت بەسەر ژناندا دراوە، زۆرتر خەسارەکانی متوەجه ژنان دەبێت. بەڵام لە دەرەوەی بنەماڵە و لە ناو کۆمەلگاشدا بەداخەوە نەوعی ڕوانین و ڕوانگەی شارومەند و جنسیەتی ژن هۆکاری ئەسلی سەرهەڵدانی نوعێکی دیکەی توندوتیژیە کە ئەنواعی توندوتیژی جنسی لێ دەبێتەوە. بۆیە معموڵەن هەر کاتێک ئەخباری توندوتیژیەک لە ناو کۆمەلگا دەبیسین بە جۆرێک بوونی ئەنواعی تەجاوز و دەستدرێژی جنسی لەگەڵدایە. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە دەستدرێژی سکسی و جنسی لە ناو کۆمەلگای ئێمەدا نوعێک تابۆ بە ئەژمار دێت، تەنانەت بە ئیسراری کەسانی خودی قوربانیشەوە بوو بێت بە جۆرێک کە دەبێت ئیسلا ڕەسانی ناکرێت و تەنانەت خودی قوربانی لەوانەیە لەلایەن بنەماڵە و کەسوکاریەوە بەهۆی کۆمەڵێک زەختی کۆمەلگا کە ناشێت لە ئاین و سنەت و دەستەواژەگەلێک وەک شەرەف و ناموس و ئەنواعی ئەمە معامڵە
خەساری جددیتریشی پێوارد بێت. بۆیە ئێمە زۆرجار دەبینین کچێک یان ژنێک بەدەستی براکەی یان باوکی یان مێردەکەی دەکوژێت و هەر لەلایەن خۆیانەوە سەری دەنرێتەوە. بۆیە زۆر بەداخەوە ئێمە ئەم جۆرە لە توندوتیژی جنسیەتی لە کۆمەلگای خۆمانەوە لە بنەماڵەکاندا دەبینین و ژنان قوربانیانی ئەسلی ئەم دیاردەیەن. وەک هەموو خەڵک دەزانێت توندوتیژی نەک هەر لە ئێران و کوردستان بگرێت لە وڵاتانی ڕۆژاوایش بوونی هەیە. بۆچی دەبێت هەموو توندوتیژیەکان دژی ژنان بێت؟ بەڕای ئێوە هەوڵ و تەقەلای چالاکانی مافی ژنان تا ئێستا چەندە لە بەرامبەر توندوتیژی دژی ژنان کاریگەر بووە؟ لە ڕاستیدا توندوتیژی بەگشتی و توندوتیژی دژ بە ژنان بە تایبەت بە تەنها لە کۆمەلگای ئێران و کوردستاندا بوونی نییە. من وەک خۆم ئەم ماوەیە کە لە میدیاکان و هەواڵەکاندا ئاگادار بوو بێتم چەند موردی زۆرزا کە بوو بێت. یەکێک تەجاوز و کوشتنی کچێکی تەمەن 17 ساڵ لە یاسوج بوو، یەکێکی دیکە تەجاوز و کوشتنی کچێکی خوێندکار لە تورکیا و دیسان تەجاوز و دواتر خۆکوژی 2 کچ لە هندوستان و ئاخرین نمونە کە دوێنێ لە یەکێک لە سایتەکان دانرا بوو بڕین و قەتکردنی لاقی ژنێک لەلایەن مێردەکەیەوە بوو لە وڵاتی هندوراس. و هەروەها ماوەی لەمەوە بەرکە ئەو کچە لە ئەفغانستان لەلایەن خەڵکەوە سەنگسار کرا و قوربانی کرا و هەموو ئەمانە بە علاوەی چەند مۆردێک لە کوردستان ئەوەمان بۆ دیاری دەکات کە جۆغرافیای توندوتیژی تایبەت بە کوردستان نییە و ئەم دیاردە ناحەزە و نامرۆڤانە ناکرێت وەک دیاردەیەکی لۆکاڵ و مەنتەقەی چاوی لێ بکرێت. بەڵام لێرەدا و لە تەواوی ئەم مەواردەدا کە ناوم برد یەک عامل خاڵی هاوبەشە و ئەویش زاڵبوونی ئاین و سونەتی پیاوسالارانە لە تەواوی ئەم جۆغرافیایانەیە کە زۆرترین توندوتیژی دژ بە ژنان تێیدا ڕوو دەدات. بە بڕوای من ئاین ڕۆڵی سەرەکی هەیە لە باستەولیدی ئەم دیاردەیە لە دژی ژنانەوە، بە تایبەت لەو کۆمەلگایانەدا کە حکوومەت و دەسەڵاتی ئاینی حکوم دەکات، تەنانەت یاساش بە جۆرێک پاڵپشتی دەکات لە سەرکوت و خەفەقان و توندوتیژی دژ بە ژنان. کۆماری ئیسلامیش لەو دەسەڵاتانەیە کە بە درێژایی مێژووی خۆی ڕۆڵی گێڕاوە لە باستەولید و پاساودان و ڕێگەدان بە ئەعماڵی خوشنەت دژ بە ژنان و دەتوانین بڵێن ئەم دەسەڵاتە بەردەوام دژی جوانی و ژن و ژیان بووە. بەڵام باوجودی هەموو ئەمانە لەسەر ئەو بنەمایە کە توندوتیژی بەگشتی عامڵێکی دەرونی و مرۆڤیە و سنوور ناناسێت، بۆیە بە پێی بارودۆخ و کەلتوری کۆمەلگا جۆرا و جۆرەکان کەم تافرە ڕوودەدات. تەنانەت بە پێی لێکۆڵینەوەی ڕێکخراوەی بێداشتی جەهانی سەبارەت بە توندوتیژی دژی ژنان ئەعلام کراوە کە لە هەر 18 سانیەدا یەک ژن دەبێت بە قوربانی جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی لە جیهاندا. تەنانەت حاملەبوون و پیربوون و منداڵبوونیش ژنان لەم توندوتیژیانە ناپارێزێت و بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا بە پێی ئەوەی کە هیچ ناوەند و پاڵپشتیەک نییە کە کچان و ژنان ئەو توندوتیژیانەی کە بنسبەتیانەوە ڕوودەدات لەو ڕێگایانەوە سکاڵای خۆیان دەرببڕن و داوای مافی خۆیان بکەن، ئەم جۆرە لە توندوتیژی بەردەوام پەرە دەسێنێت و ڕۆژ بە ڕۆژ لە نێو ژیانی خەڵکیدا زۆرتر تەشەنە دەکات. هەر بۆیە زەرورەتی بوون و دامەزانی ڕێکخراوە و ناوەندەکانی چالاکی ژنان لێرەدا زۆرتر خۆی نیشان دەدات. هەر بۆیە لە درێژەی وەڵامەکەدا دەبێت بڵێم هەوڵ و تەقەلای چالاکانی بواری مافی ژنان زۆر زەروری و پێویستە و دەبێت ڕۆژ بە ڕۆژ زۆرتر پەرەی پێ بدرێت. بەڕاستی لەم بارودۆخەدا تەنها هەوڵی ئەم ڕێکخراوانەیە کە دەتوانێت گوشار بخاتە سەر دەسەڵات و بەنەوەی بۆ پەسەندکردن و تێبینی لە یاساکاندا بەرامبەر بە ژنان. هەروەها دەتوانرێت لە ڕاستایی بەرزکردنەوەی ئاستی ئاگایی کۆمەڵایەتیدا هەنگاودا بزرێت بەکردنەوەی دەورەهای فێرکاری و تەمرینی فەرهەنگی یەکسان خوازانە لە نێو کۆمەلگادا. چالاکانی ئەم بوارە دەتوانن دەنگی کراوی تەواوی ئەو ژنانە بن کە بەردەوام قوربانیانی بێدەنگی کۆمەلگای دواکەوت و سونەتی و حاکمیەتی متەحەجری کۆماری ئیسلامین. لەواخەدا ئازادی ژنان پاشنی ئاشیلی ئەم جۆرە دەسەڵاتانن. بۆیە بەڕێکخستنی کەمپینێک وەک کەمپینی 1 ملیۆن ئیمزا لە ساڵی 85 کە لەلایەن چالاکانی بزوتنەوەی ژنانەوە ڕێکەوت، دەسەڵاتی تاران هەستی بە مەترسیەکی گەورە کردبوو وە زۆرترین هەوڵی داد کە دەنگی ئەم کەمپینەش کرد بکات. باز ئەوەیە کە ڕێکخستنی وەها حرکەت هایەک لەلایەن چالاکانی بواری ژنانەوە دەتوانێت کاریگەری زۆر قوڵی لەسەر بهبوودی دۆخی ژنان هەبێت. دەستخۆشی لە میوانی بەرنامەیە منجارەی تەوارەکان دەکەین. توندوتیژی سەرەتا لەناو بیر و مێشکی تاکەکانی کۆمەلگادا ڕێشەدا دۆکتێت و دواتر لە گفتوگۆ و هەڵسوکەوتدا خۆی دەردەخات. بۆ ناسینی جۆرەکانی توندوتیژی دەبێت کولتور و مێژووی کۆمەلگا بێتە بەرباس و لێکدانەوە. هەرچەند توندوتیژی تایبەت بە ڕەگەز نییە و دەتوانێت هەموو تاکەکانی کۆمەلگا بگرێتەوە، بەڵام لە ڕاستیدا ئامارەکان دەرخەری ئەو ڕاستیە تاڵەنکە.
ژنان و منداڵان قوربانیانی سەرەکی تونوتیژین و ئەمە پەیوەندی بە کولتوری کۆمەلگاکەمانەوە هەیە و ئەم خەسارە وەک دەزانین مێژوویەکی دوور و درێژی هەیە و بۆ بنبڕکردنی بزە و توانایەکی لە ڕادەبەدەر پێویستە. بینەرانی عزیز و خۆشەویست لە بەرنامەی ئەم جارەشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوی هاوڕێی شەهید مونیرە مودەرڕسی، یادی هەر بەرز و بەڕێزە. هاوڕێ مونیرە مودەرڕسی ساڵی 1341 هەتاوی لە بنەماڵێکی سیاسی لە شاری مەهاباد لەدایک بوو. بەهۆی سیاسی بوونی فەزای خانەوادەکەی زۆر زوو لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. لە کاتی هێرشی ساواک بۆ سەر خانەوادە و کەسوکاری شۆڕژگێران ئەو یەکێک بوو لەو کەسانەی کە لە شارنەوەی ئەسناد و بەڵگەی شۆڕژگێراندا دەستی باڵای هەبوو. لە ڕاپەڕینی مێژووی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شادا زۆر چالاکانە بەشداری کرد و یەکێک لە کچانی شۆڕژگێر لە ڕێزی پێشەوەی خەبات و احتراز لە دژی ئەو ڕژیمە بوو. لە ناو خوێندکارانیشدا یەکێک لە هەڵسوڕانی خەباتی خوێندکاران بوو. دوای ڕاپەڕین لە ناو جەمعیەتی ڕێگای ڕزگاری زەحمەتکێشانی کوردستانی ئێراندا بوو بە ئەندامی کومیتەی ژنان و چالاکی زۆری نواند. دوای ماوەیەک لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵا پەیوەندی گرت و وەک تێکۆشەرێک هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. دوای ماوەیەک بە ڕیزی تەشکیلاتی ئالەنی کۆمەڵا پەیوەست بوو هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە بەشە جۆراوجۆرەکانی وەک موعەلیمی بەشی تەشکیلاتی ڕووستای و هەتەت هەڵسوڕانی بوو. ڕێکەوتی 22 خەزەڵبەری ساڵی 1346 هەتاوی لە شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە دۆڵێک لە پشت ئاوایی کەچەلا سەر بە ناوچەی مەرگەوەڕی ورمێ گیانی ئازیزی لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵە بەخت کرد و پەیوەست بوو بە کاروانی پڕ لە شانازی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە، یادی هەر بەرز و ڕێگەی بەردەوامە. بینەرانی عزیز و خۆشەویست هەر لێرەدا هاتینە کۆتاییەکێکی تر لە ئاڵقە بەرنامەکانی تەواوەڕەکان. هیوادارم کە بەرنامەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندیەوە خۆشەویستان بوو بێت تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر ماڵاوە.